یەکەم تەوەرمان باسی پرۆژەیەکی جیۆپارکی شار باشێر دەخرێتە دروکە. ئەمە پرۆژەیەکە بێکمان ئەتوانین بڵێن بەگرنگ جیۆ سێری بکەین. کاڵێن ناوچەی شار باشێر ناوچەیەکی دڵگیرە. هەرچیەکمان بینیوەڵێ ئاوا بڕۆ زۆر دڵ دەکرێتەوە. لەوێ دڵە دەکرێتەوە من خۆشم خەڵکیێوێ بە شانازیشەوە باسیەکەم و ئەو شوێنش بە تەنیا بەس خەڵکی من نیم کە خەڵکیێوێ. هەر کەسێک چوو بێ شایەتی ئەوایەت کە شار باشێر چەند دڵکراون، چەند خزم دۆستن، چەند باوەشێکی کراوانێ بۆ جوانی سروشتەشەوە. بۆیە ئێمە هەندێک ناوچەمانەیە لە کوردستانە لەگەڵ ئەوەی کە خەڵکتیە ژیانەکە، لەگەڵ ئەوەی کە خەڵکتیە کوشت و کاڵەکە ئاژەڵداریەکە، بەڵام ئەم شوێنانش دوجار ئەبنە شوێنێک کە بە چایشی ترسێر کرێ و کاری لەسەر بکرێ. ئەم جیۆپارکە بابزانین چۆن کاری لەسەر کراوە و شار باشێر وەکو ناوچەیەک تا چەند بە شێوازێکی باش بە شێوازێک ئەبەسترێتەوە بۆی کە تۆ کاری باشتر و باشتری بۆ بکەی. ئێمە ڕۆمیوانێکمان هەیە لەسەرم بابەتە ڕوونکردنەوەمانەیەتێ بۆ چۆن کاریان بۆ کردو و چۆن ئەیان ناسێنن. ئەوی زۆر بەڕێز دکتۆر فازل ئەحمەدە وەکو سەرپەرشتیاری پرۆژەی جیۆپارکی شار باشێر کە بەڕێز زانستا لە ستۆدیۆ. زۆر زۆر بەخێر بێت دکتۆر جان. سڵاو لەبێت، بانی باش، بەخێر بێت دکتۆر جان. سەرچاو بەخێر بێت دکتۆر، سەرچاوەکان بەخێر بێت. زۆر سپاس. سەلاوەتی سپاس. بەخێر بێت دکتۆر. خۆشوی زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونت. بەڕێزن زۆر سپاس. بەرەو چینە لای بابەتەکەمان باسی پرۆژەکە بکەین. بەڵێ. شار باشێر ناوچەیەکی دڵگیرە و ناوچەیەکە لە بەرەمهێنان و ناوچەیەکە لە ڕووی گەشتیاری و ناوچەیەکە لە ڕووی کە خەڵکەکەی تایبەتمەندی خۆی هەیە. جەنابتان چیتان هەیە لەسەر شار باشێر بەر لێ بچینە لای پرۆژەکە؟ بەڵێ، شار باشێر من مێژووی ئیشکردنی جیۆلۆجی نزیکەی لە ساڵی 76ەوە کە تەلەبە بووم یەکەم سەفری جیۆلۆجی لە زانکۆی سلێمانی بۆ شار باشێر ڕووماوەتمان کردووە. یەکێک بوو لە شوێنە گرنگەکان لە ڕووی جیۆلۆجیە و لەو کاتەوە و نزیکەی وابزان بە 50 ساڵ من خولیای ئەو ناوچەیەم و وابزانم لە ڕووی جیۆلۆجیەوە دیاردەی جیۆلۆجی زۆر سەرنجڕاکێش و دەگمەن و گرانبەهایتیایە. بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە سەرنجی شڕاکێشێ جگە لە جوانی سروشتەکەی و جوانی خەڵقەکەی مێژووی کەلتوری ئەم شارەش فەقیحمەی دارشمانە کە لە هاتوو بۆ قەڵاتچوانە لە قەڵاتچوانانشەواتۆ بۆ سلێمانی کەواتە ئەمە پەیوەندیکی ڕۆحی هەیە لە بینی شارباژێر و کەلتوری شارباژێر و کەلتوری سلێمانی. ئەمە جگە لەوەش بەڕاستی لە ڕووی وەکووتم خەڵقەکە مێژوویەکی شۆڕژگێڕیشی تایە ئەو ناوچەیە. یەکێک لە ئیزاعکۆنەکانی شۆڕش لەوێ بووە بەڕاستی. ئەوە خاڵە گرنگەکانێتی کە بەگشتی بۆکو شخصێکی کە لەو بارای ئیشم کردووە جیۆلۆجی وەکو ئەکادمی وەجگە لەوە ساڵێکیش هەر لە منتقەی با بڵین وەراز و گردۆزبێر و ئەم ناوچانە بیرمان لیاوە بە دوای کانساکان ئەگەڕۆین کە وەختێ دەرکرابووم لە جامیعات بچووم لە مەسحی جیۆلۆجی عێراقی لەوێ ئیشێکمان کرد ساڵێک لە ماوەت ماینەوە و ئیشمان کرد و گەڕان و پشکنینمان کرد بۆ کانزاکانی ناوچەی ماوەت. بەڵێ دۆزیمانەوە بیرێکی 350 مەتریمان لیاو و هەندێک کانزای مسپ دۆزیمانەوە و ئیشمان کرد لەسەری و بەڵام دوای ئەوە ڕاپەڕین هات و ئیتر ئیشەکان وەستایەوە. خۆشبەختانە ساڵی پار مەجموعەیەکی ئەجنەبی هاتن ئیشیان تیا کردوتەوە. جگە لەوە مامۆستایانی زانکۆی سلێمانی چەندین توێژینەوە و ئەتڕۆحە و بابەتی گرنگیان لەسەر ئەم ناوچەیە بڵاو کردوتەوە چکە چ لە گۆڤارەکانی ناوخۆمان چ لە گۆڤارەکانی دەرەوەی وڵات. زۆر باشە، دەستە خۆش بێ ئەنج بچینە سەر بابەتەکەمان. پرۆژەی جیۆپارکی شار باشێر ڕاخرێتەوە. بابزانین پرۆژەی جیۆپارک چییە بۆ لای بینەرەکانیشمان تۆزە ڕوون بێت. جیۆپارک یەکێکە لە با بڵین وەکو چۆن پێ لە باتی باخچەی گوڵ باخچەی بەردە بەگشتی. ئەم باخچەی بەردە لە جیهانە ناسراوە لە ڕێکخراوی یونسکۆ. پرۆگرامێک هەیە پێوترێ ئینتەرنەشنەڵ جیۆساینس ئەند جیۆپارک پرۆگرام. ئەم پرۆگرامە یونسکۆ لە هەموو لە نزیکەی 48 وڵاتە جیۆپارک هەیە. گرنگیەکەی چییە؟ ناوچێکی جوغرافی جیۆلۆجی دیاریکراوی تایبەتمەندی جیۆلۆجی دەگمەنی هەیە و سەرنجڕاکێشە و نیشانەی
خۆشگوزارانی بامڵین گەشت و گوزاری تیا دەکرێت. دکتۆر نیشانەی جیۆلۆژیکی تایبەت وەکو چی بۆ نمونە؟ نیشانەی جیۆلۆژی یەکێک لە شتە گرنگەکان لە ماوە تا با بڵین بریتە لە ناوێکی زانستی پێوتێ ماوت ئۆفیلایت چەند جۆرێ بەردا کە کۆبۆتەوە بۆ نمونە ئێران زاگرۆسی هەیە تورکیا تۆڕۆسی ئێمە لەم ناوچەیە زاگرۆس و تۆڕۆس کۆبۆتەوە بۆ نمونە لە سێ جۆر بەرد هەیە لە سەرگۆی زەوی ئاگری و گۆڕا و نیشت و هەرسێکی لێوەیە جگەلەوە ئەو بەردانی کە لە ناوچەی ماوەت و شارباژێڕا هەن و چوارتا لە قوڵایی زۆر ناوجەرگەی زەوی و هاتوونە سەر زەوی لە 15 کیلۆمەتر ژێر زەویەوە نەتیجەی پێکدادانی دوو پلێتی عەرەبی و ئۆراسی یعنی ئەمە دیاردەی جیۆلۆجی گرنگن لە ناوچەکە جگەلەوە یەکێک لە دیاردە جیۆلۆجیە گرنگەکان لە پێش نزیکەی 66 میلیۆن ساڵ میتیۆرایتێ مزەنە بێخۆی کێشاوە بە ئەرزا قڕبوونێکی گەورەی بوونەوەرەکان ڕوویداوە لەسەر گۆی زەوی ئەو قڕبوونە دەبینی لە چینەکانی زەویە نیشانەی ئەو پێکدادانە دەبینی لێرە لە ڕێگای چەند بەردێکی کە لە سەرسوولی باوە و بەردبەرد بەوە مەشهورە کە چینە بەردە وەکو چەوە با بڵێن نزیکەی 500 متر ئەمە دەگمەنە ئەمە دەگمەنە لە 22 وڵاتی عەربیە ئۆفیلای تەنها لە 2 وڵات هەیە لە عومان و عێراق لە عێراقە لە کوردستانە تەنها لە 4 ماوەت و 5 نایە ئەوە گرنگیەکەیەتی ئەمە تەمەنی مێژووی زەوی ئەوانی کە بوونەوەرەکانی تیا دەرکەوتۆ 500 میلیۆن ساڵە خۆشبەختانە ئەم 500 میلیۆن ساڵە لە هەموو کوردستانە هەیە سجلەکەی تۆمارەکەی لە چینەکانی زەویە لە ساسی مێژووی زەوی لە شارباژێر ڕابینی بە یەک ڕۆژ ئەمە گرنگە ئەمە دیاردەیەکی جیۆلۆجی گرانبەهایە بۆیە ئیشمان کرد لە ڕێگای ڕێکخراوی یونسکۆ لە بەغا لە عێراقا و پاشان لەگەڵ شەرقە وسەتا پێش هەفتەیە کۆبینەوە و بەتەمای نۆی ئەم مانگە ئینشەڵا لەگەڵ ڕێکخراوی هەموو جیهان گلۆبەڵ جیۆپارک نێتوۆرکی عالەمی کۆبینەوە و تەنسیقمان کردووە و ئێستاش هەماهەنگیمان کردووە لەگەڵ دام و دەستگاکە وەکو زانکۆی سلێمانی لەگەڵ پارێزگای سلێمانی لەگەڵ قایمەتی چوارتا و شارباژێر عەفو لەگەڵ ماوەتە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی گەشت و گوزار و ژینگە و نەوت و کانزاکان و پەروەردە و گەنجەکان و خەڵقی ناوچەکە لەم پرۆژەیە گرنگیەکەی ئەوەیە کە خەڵقی ناوچەکە بەشدار بن و بە تایبەتی دۆزینەوەی هەلی کارە بۆ گەنجەکان چۆن خەڵکی ناوچەکە خەڵقی ناوچەکە ئەبێ خۆی هەموو جیۆپارکێ مەنیجمنت بۆردێکی هەبێ لەو مەنیجمنت بۆردا ئەبێ خەڵقی ناوچەکەی ڕەسەن کە لەوێ ئەژی و ئیش دۆزیتەوە بە خەڵق ئیش چۆنە دۆزینەوە بە خەڵق ئیش دۆزینەوەی خەڵقە یەک لە ڕێگای گەشت و گوزاری جیۆلۆجیەوە ئیتر تیمی مەسحی بابڵێن جیۆلۆجیەکان کە بێن بۆ مەنتیقەیە لەگەڵ زانکۆکانی عێراقا تەنسیقمان کردووە بۆ مزەکرەی تەفاهم بۆی سەفراتی جیۆلۆجی ڕێخین لەگەڵ زانکۆکانی خەریکین هی خەلیج کە ئەو بەردانیان نییە لێ بێن لەوێ دراسە بکەین لەگەڵ زانکۆکانی عالەمیە لەگەڵ مەتاحفی عالەمیە لەگەڵ مەتحەفی سویسرا اتفاقیەمان کردووە ئەمانە هەمووی تیمێکمان هەیە ئێستا لە زانکۆی سلێمانی وەکو کۆنسەڵتەنسی وەکو ئیستیشارە بەدام و دەستگاکانی حکوومەتی هەرێم کە لەو بوارە چالاکین و ئیشەکەین تەنانەت بۆ ئەم بابەتەش باشە دکتۆر ناوچەکەتان دەستنیشان کردووە چه شوێنێکە و چه بەڵێ بەزە بن ناوچەکە دەگرێتەوە سنووری قەزای شارباژێر و ئێستا قەزای تەمان ماوەتیشمان هەیە نزیکەی 1500 کیلومتر دووجا دەگرێتەوە لە کوڕەکاژاوە دەست پێکە تا ئەگەینە سەفرە و زەروون باشە وە لە ئەزمەڕەوە بەودی و تا ئەگەینە سنوور ئەم ناوچە دیاری کراوە چەندین گوندی تایە نزیکەی 25 جیۆسایتی پیۆتریە ینی مەوقعی جیۆلۆجی لە عێراقا تەنها یەک پرۆژیان پێشنیار کردووە پێوترێک کوهوفەتار لە کەربەلا یەک مەوقعە ئێمە شارباژێر 25 مەوقعمان دەستنیشان کردووە خۆشبەختانە ئەمە لەگەڵ یونسکۆ کە قسەمان کردو و تەنسیقمان کردووە زۆر لایەن پەسەند بووە وەکو سەرەتایەک چونکە چەند خاڵێکی تایە 101 خاڵە وەکو یەکەم جار خۆت کاچی شتێک خۆ هەڵسەنگاندن دەکەی بۆ کارەکەی خۆت ئەو 101 خاڵە نزیکەی ئێمە خاڵی سوورمان نییە لە خوابەزیابێ خاڵی زەردەکان تا 15 ئاساییە ئێمە 5مان هەیە و بەتەمای خاڵەکان هەمووی بکەین بە سەوز ئینشەڵڵا جا ئەو خاڵانە کە کران بە سەوز وە خەریکی دانانی
با بڵێن فایلی کاندیدکردنی جیۆپارکی شارباژێر ئەبین بۆ یونسکۆ ئەو فایل و دۆسیە پێویستی بە داتابانقێکی زانیاری جیۆلۆژی و گەشت و گوزاری و هەموو خەڵکی ناوچەکە و زانیاریەکان هەمووی خەریکی نەخشە و دام و دەستگاکان لەگەڵ دام و دەستگاکانە تەنسیقمان کردووە بۆ ئەوەی ئەو هەموو فایلە ئەو دۆسیە تەقنیم بکەین بۆ یونسکۆ بۆ ئەوەی بێن ئەوان هەڵی سەنگێنن و قوبوڵی کەن ئینشەڵڵا لە ئەو تۆڕی جیۆپارکە لە جیهانە. ئینشەڵڵا. دکتۆر جەنابەت باست کردوتت ئەم ناوچەیە گوندی تایە بێگومان هەندێک هاتوچۆی بۆ دروست ئەبێت چونکە دێن لەوێ لێکۆڵینەوە توێژینەوە بە دوواداچوونی زانستی ئەکەن. لە پاڵ هەموو ئەمانەیە چۆن ئەبێ هەوڵ بدرێت بۆ پاراستنی ئەم ژێۆسایتانە؟ باوێ پاراستنی جیۆسایت لە هەموو جیهانە تەمان ئەبێ بە ئەرکی یەکەم ئەو ئەرکی حکومەتە و دامودەستگاکانی حکومەتە بۆیە پەیوەندیمان هەیە لەگەڵ با بڵێن دەستگای پاراستنی دارستانەکان ئاسایش و ئەمانە بەڕاستیەوانە یەکێکە لە خاڵە گرنگەکان شوێنی ئەلغام و پاراستنی ئەو شوێنانەش وەکو پێم خەڵقەکەش بەڕاستی ئێمە وتمان ئەم پرۆژەی بۆ خەڵکی ناوچەکەی خۆشبەختانە ئەم ناوچەیە نزیکە لە سلێمانیەوە یعنی دەستی سلێمانی زۆی گاتێ بە حقیقەتەن ئێمە 22 شوێنی جیۆپارکمان لە کوردستانە دەستنیشان کردووە زۆر شوێنی گرنگ بەهامان هەیە وەکو کونەباو تونی بابا و ئاوەسپی و گۆمە بەحری و سەرتەکی بەمۆ و قەراغ و دوهۆک و زاخۆ و زۆر ناوچەی تریشمانەیە بەڵام ئەبێ دەست پێ بکەیت لە شوێنێکەوە کە بەردێک دەست بتوانانی هەڵیگری بە کوردەکەی واڵێ مەسەلەکەمان ئەم ناوچەیە پاراستنی خەڵقی ناوچەکەش زۆر گرنگ زۆر خەڵقی بەڕاستی با بڵێن خزم دۆستن منتیقەکان خۆشەوێ لەگەڵ ئەم پرۆژەیە هاوکارن تا ئێستا و ئینشەڵڵا بەردەوامە بن و بێگومان ئێمە وەکوتمان سەستەینەبڵ دیڤلۆپمەنتی ئەم منتیقەیە یعنی گەشەسەندنی ئابووری ئەم منتیقەش گرنگە بۆ نمونە یەکێک لە پێشنیارەکان ئەوەی گەشەسەندن کە بەنداویشی تیا دروستکێ کە کانە بەردەکان لەوێ ئیتر بخینە سەر سکەی خۆی بە تەواوی ئیجازەکان تەجاوز نەکرێ پاراستنی بوونەوەرەکان بێ چووکو لەوێ وەکوتم نزیکەی 170 ملیۆن ساڵ بە بەردبووی تایە جیۆدایڤێرسیتی تایە هەمە چەشنەی جیۆلۆجی تایە هەمە چەشنەی بایۆلۆجی تایە ئەمانە زۆر گرنگە تەنانەت بەس خوێندکار و قوتابیانی مەکتەبەکانی خۆمان بەرین هەر مەکتەبەکان فێریان بکەین بۆ وشیانە ئاشنیان بکەین گەشتەسەندنی بوونەوەرەکان چۆن ڕوویاوە لێرە هەر بچنە سەر ئەزمەڕ و گۆیژە هەندێک بوونەوەرە ئەبینن کە بە شێوەی بەبەردبووە لە عمری 175 ملیۆن ساڵە هەرچەنە ئەم ڕەقەمە لای بازێک کەس تۆزێڵێنە مبالغەیە بەڵام ئەمە بە تەمەن ئەکرێت و یاسامان هەیە یاسای زانستیمان هەیە و ئایزۆتۆپە دەیتین کە نەزاری مشعەیە هەمووی ئەمانە بە تەحالیل ئەکرێ بەڕاستی و دراسات بۆ نمونە ئێمە لە سەرەتای دروستبوونی یەکەم خەرەتی جیۆلۆجی لە ناوچەکە لە 1935ەوە تا ئێستا هی مەکارتی هی وادینگتن تا ئێستا تا دوێنێ باشترین بەحسمان کۆ کردوتم نزیکەی 155 توێژینەوە لەسەرەوە منتیقەیە هەمانە داتای هەموو منتیقەکەمان کۆ کردەوە ژمارەی دانیشتوان بوونەوەران دارەکان درەختەکان سپیشتزەکانیان چیە توخمەکانیان چی کوامیان زۆرە کوامیان کەمە کامیان لە قۆناغێکی لەوانەیە لە قوڕبوو نابێ کوامیان ئەمە لەگەڵ جەماعەتی بایۆلۆجیشە لە خۆمان لە زانکۆی سلێمانی بایەقمان پێیەوە و هیوادارین ئەم دۆسیە هەموو دام و دەستگاکان لێرەوە هیوادارم لە هەموو دام و دەستگاکانی کە پەیوەندیدارن بەم بابەتەوە کە هاوکارمان بن ئێمە وەکو زانکۆی سلێمانی لەم پرۆژە هیوادارین بتوانین ئەم شارە شاری کەلتوریە شاری جوانیە شاری داهێنانە شاری تازە گەریە لەبەرەوە جیۆپارکیش یەکەم جیۆپارکە بێ لە کوردستان و عێراقا ئەمە خاڵێکی گرنگە ئێمە بچینە سەر نەخشەی جیۆپارک لە عالەمە یعنی لە نزیکەی زیاتر لە 190 وڵاتە هەیە بەس تەنها لە 40 وڵاتە جیۆپارک هەیە بۆیە ئەمە دەرگایەکی ترە بۆ گەشەسەندنی ئابووری بۆ پەرسەندنی وڵاتەکەمان هیوادارین بتوانین خاڵە بخەینە سەر ئەو جێگایە و بتوانین ئەمە جێگەی دڵخۆشیە دکتۆر وەکو ناوەندێکی ئەکادمی وەکو زانکۆی سلێمانی کە ئێستا چەندین لایەنتان هێناوەتە سەرخەت بۆی کە ئەم بابەتە بە جددی کاری بۆ بکرێت و بێتە بەشێکی گرنگ لە تەواوی وڵاتانی جیانە و یەکێ لەو خاڵانی کە زۆر گرنگە باسی ڕێکخراوی یونسکۆت کرد ئەوان فیدباکیان چیە بۆ ئەم بابەتە تا چەند ئەوان یەنە پێشەوە بۆی کە ئەم ناوچەیە بە شێوازێکی باش بە جیهانی بناسێنین چونکە زانین لە ڕووی ئابووری
لە ڕووی کللتوری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی پێشەنگی ناوچەکە و پس پەیوەستبوونی بە ناوچەی سلێمانیشەوە ئەتوانین بڵێن ئەبێتە بەشێکی گرنگ بۆ ناوچەکەمان ئەوان تا چەند هاتوونەتە پێشەوە. بەڵێ خۆشبەختانە هەر لە یەکەم جارەوە پەیوەندیمان کرد لە ڕاستی لە مانگی شەشی پارەوە من مەجموعەی سیمینارە هاتم تەقدیم کرد لەگەڵ دەستگای گەشت و گوزاری عێراق لە بەغا و ئەم پێشنیارم بۆ تەقدیم کردن ئەو ڕێکخراوی یونسکۆ لە عێراقا پۆزەتیڤ بوو لەگەڵمانە ئەو پێداویستیانەی کە ئەوراقەکانیان بۆ ناردین چی پێویستە بۆ ئەوەی بیناسی وەکو جیۆپار یەکەم شت وەکوتم ئەو 101 پرسیارەیە لەو 101 پرسیارە ئەلحەمدوللا با بڵێن نەوعێک لە نەجاحەتمان هێناوە پاشان تەنسیقمان کردووە لەگەڵ ڕێکخراوی یونسکۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا ئەمە لەگەڵ ئەوەی کە جگەلەوە ئەو پرۆژیان کە بەدڵ بوو وەکو سەرەتایەک هاتنە پێشەوە ئەوان ئامادەن تەنانەت وتیان ئێمە بەڕاستی ئامادەین بێگومان دوای ئەوەی کە دۆکمنتەکانیان بۆ حازرەکەین لە مانگی چوارە لە مانگی حەوتی داهاتووە تەقدیمیەکەین مانگی نوێ وەفدیانیەت بۆ ئەوەی سێری شوێنەکە بکە ئایا شیایەوە و گونجاوە بەڵێ نۆی 2025 بەڵێ 25 بێگومان ئەمە تۆزێ پرۆسەیەکی درێژخایەنە بۆیە پێویستە ئەو دۆکمنتانەی کە حازریەکەین زۆر کۆنکریتی بێ وە لەسەر بنەمایەکی زانستی ئەکادمی پەیڕەوکراو کە لەسەری بڕۆین بە شێوەیەکی زۆر باش بۆیە ئێمە لەگەڵ هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم لە سلێمانی هەوڵمان ناوە لە عێراقیشە و لە کوردستانیشە کە ئەو بابەتە بە پەسەندی بکەین پەیوەندیمان کردو لەگەڵ وزارەتە پەیوەندیداریەکانیشە لە عێراقا نەک هەر لای خۆشمان بۆ ئەوەی بەڕاستی ئەم پرۆسەیەکی نیشتیمانیە یعنی پرۆسەیەکی تان بوون بە حکمی ئەوەی کە بۆ خۆی لە ئاستی عێراق ڕکابەرێکی هەیە ئەوەی کە باست کرد ئەوان کار لەسەر کەربەلاش ئەەکەم بۆ بەڵێ کار لەسەر ئەوەیە هاوتاکە من ئێستا لە خۆشبەختانە چوومە سەر ئەو لیجنێر لەگەڵ سەرۆکی لیجنەی عێراق دکتۆر عەقیل زوبێدیە من جێگری سەرۆکم و لەمەشە هەوڵمان ناوە بەیەکەوە هەم داخڵ بین چونکو بەڕێستا نەزانن لە عێراقا بەڵانسە بێ بکرێ بەڕاستی لەم بابەتانەشە کوهفۆتار دەمێکە هەوڵیان ناوە بەڵام بەداخەوە لەبەروی شوێنێکی میدانێکی حربی بۆ وەڵغامۆمانی زۆرە بەڕاستی و مەوقعەکەش گرنگە لە ڕووی جیۆلۆجیەوە بەڵام تا ئێستا ئەو سەرکەوتنانی لەخوا بەزیابەکە ئێمە بەدەستمانیەناوە ئەو شوێنە جارێ دەستی نەیەناوە بەڵام هاوبەشین و ئیشەکەین بەیەکەوە بۆ ئەوەی ئەم پرۆژەیە بە زووترین کات بۆ بە کەمترین کولفە بیگەینە ئەنجام ئینشەڵڵا کە بەو شێوە بەریشەڵا هەر بە زوویی لە دوای مانگینەوە جەنابەت لێرە ئامادە بیلامان باسی ئەواکەی هەواڵی خۆشت پێوە ئینشەڵڵا ئینشەڵڵا پێشەوەش ئینشەڵڵا کە بۆ شەوە زۆر سپاس بۆ بەڕێزت بەخێرات دەست خۆش بە دکتۆر زۆر سپاس